سەرکەوتن هەوڵدانە و هیچ پەیوەندیەکی بە شانسەوە نییە. هەندێک جار کەسەکان هەست بەوە دەکەن هیچ سوودێک لە بەردەوامبوون لە هەوڵەکانیان نابینن. هەمیشە لەو کاتەدا پێویستیان بەوەیە کە یارمەتی بدرێن و پێیان بوترێت کە سەرکەوتن هەوڵدانە و هیچ پەیوەندیەکی بە شانسەوە نییە. چیرۆکی سەرکەوتنی دۆمینۆز پیتزاش وات لێ دەکات هەست بەوە بکەیت کە سووربوون لەسەر هەنگاونان بەرەو ئامانجەکان بڕیارێکە هەموو ژیانت دەگۆڕێت. بۆیە هەمیشە پێویستت باوڵ و تێکۆشان دەبێت بۆ گەیشتن بە ئامانجەکان. تۆم مۆناهان یەکێکە لەو کەسانەی کە ژیانی زۆر بە سەختی بەڕێ کردووە، بەڵام لە کۆتاییدا توانیوێتی بگاتە لووتکەی سەرکەوتن. تۆم لە تەمەنی 4 ساڵیدا باوکی گیان لەدەست دەدات، دایکیشی ناچار دەبێت دەینێرێتە خانەی بێسەرپەرشتان لە ویلایەتی میشیگن. تۆم گەورە دەبێت، دەچێتە زانکۆ و دابینکردنی تێچووی خوێندنەکەشی دەبوو کاری بکردایە. بۆ ئەوەش وەکو شۆفێرێکی گواستنەوە دەست بەکار بوو، بەڵام لەگەڵەوەشدا هێشتا پارەکە بەشی نەدەکرد. دواتر بڕیار دەدات ببێتە خۆبەخش لە سوپای دەریایی ئەمریکا. دوای 3 ساڵ توانی بڕە پارەیە کۆ بکاتەوە، پرۆژەیەکی بچووک دروست بکات، بەڵام شکست دەهێنێت. بۆ ئەوەش ناچار دەبێت کە چەندین کاری تر بکات تا بژێوی ژیانی پەیدا بکات. لە یەکێک لە ڕۆژەکاندا و بە دیاریکراویش لە ساڵی 1960دا جەیمسی برایی پێڕادەگەێنێت کە دوکانێکی فرۆشتنی پیتزا هەیە دانراوە بۆ فرۆشتن. لەگەڵ براکەیدا بڕیاریاندا کە ئەو دوکانە بکڕن. وێڕایەوەی هیچیان لە دروستکردنی پیتزا نەدەزانی، بەڵام چێژێنەری پێشووی ئەو دوکانە یارمەتیدان و فێری کردن کە چۆن پیتزا دروست بکەن. وێڕای ئەوەی لە سەرەتادا سەرکەوتنێکی وها و قازانجێکی باشیان نەبوو، ئەوە ژوای کردبوو چەندین جار شکست بهێن و نزیک ببنەوە لەوەی کە دوکانەکە دابخەن، بەڵام ئەوان هەرسوور بوون لەسەرەوەی بەردەوام بن لەو کارەیان. دواتر جەیمس بڕیار دەدا دواز لە پرۆژەکە بێنێت. تۆماسیش چەندین شاری ئەمریکای کرد بۆ ئەوەی فێری دروستکردنی پیتزا ببێت. دەگەڕا بە دوای شتێکی جیاوازدا بۆ ئەوەی پیتزاکەی جیاواز بێت. لە یەکێک لە ڕۆژەکاندا بیری لەوە کردەوە خۆی پێگاتەیەکی تایبەت بۆ پیتزادا بنێت. ڕۆژی دواتر بیرۆکەکەی ئەنجامدا و پیتزایەکی بە گیراوەکەی خۆی دروست کرد و پێشکەشی میوانەکانی کرد. ئەو پیتزایە پێشوازیەکی زۆری لێکرا. دوای 30 ڕۆژ بە تەواوەتی قازانجەکەی گەیشتە لە 150. دوای ئەوە ناوی ڕێستۆرانتەکەی گۆڕی و ناوی لێنە دۆمینۆس. ڕۆژ لە دوای ڕۆژیش خواست لەسەر ئەو پیتزا نوێیە زیادی کرد. گەیشتە ئەو ڕادەیەی کە لە ماوەی 2 مانگدا 3 لقی تری ڕێستۆرانتەکەی بکاتەوە. دوای ساڵێک تۆم توانی کۆمپانیایەکی گەورەدا بمەزرێنێت بۆ ئەوەی بتوانێت 150 لقی دۆمینۆس لە تەواوی جیهاندا بەڕێوە ببات. بێگومان هەموو ئەو سەرکەوتنانەش هەروە ئاسان نەبوون. چەندین کۆسپ و ڕێگری لە بەردەمیاندا دروست بوو، بەڵام تۆم توانی بەسەر هەموویاندا زاڵ بێت. کلیلی سەرکەوتنی تۆمیش تەنها و تەنها بەردەوامی بوو.